هەر لە سەر ڕۆژی جلوبەرگی کوردی دەمێنینەوە ئەوەی کە هاوکارم ڕێزان باسی کرد لای بڕکدورەکانی تایبەت بە خانمانە ئەوان دیارە بێگومان مۆدیلەکان ئێستا بە تایبەت بۆ خانمان زیاترە. ئێستا جلوبەرگی پیاوانی ژوای لێ هاتووە تەنانەت لە ڕۆی پشتوێن لە ڕۆی کلاش تەنانەت ئێستا کلاشی شینیش پەیدا بوو لە بازاڕەکاندا واتە ڕەنگا و ڕەنگیش پەیدا بۆ تەنها سپی نییە بەڵام تەنها لە مۆرکە کوردەواریەکە کلاشی سپیە. کلاشی سپی تایبەتمەندیەکەی ئەوەیە کە قاچەکانت هەمیشە ئارامن واتە هەمیشە هەست بە ئاسوودەیی دەکەی کاتێک دەیان پۆشید لە هەمووشی گرنگترەوەیە پێ بۆن ناکات کە ئەمە یەکێکە لەو گرفتانی کە زۆر پیاو گرفتێتی لە دروستکردنی کلاشدا و لە هەمووشی گرنگترەوەی کلاش لە کوردستاندا زیاتر مۆرکەکەی دەگەڕێتەوە بۆ برا هاورامیەکانمان کەوان دەستێکی باڵایان هەیە لە چنینی کلاشدا و لە ڕۆژوڵاتی کوردستانیش بێگومان شاری مەریوان بە لانکەی یان دەکرێت بڵێن بە مۆرکی کلاش زۆر لەوێ دیارە ینی دەچیتەوێ زۆرێک کەس سەرقاڵە. لە هەمووشی گرنگتر وەکو من بەشێک لە پیاوان ئارەزویانە بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی کوردی هەمیشە تەنها جلوبەرگەکە نەبێت بەڵکو جامانە و کڵاویشی لەگەڵدا دەکەن. هەندێک پیاو حەز دەکەن کڵاو ببکەن هەندێکیش دەڵێن نا بەڵام بەستنی جامانە تایبەتمەندی خۆی هەیە. دەچمە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوەیە پێما بێت لە یەکێک لەو بازاڕانەیە کە زۆر تایبەتە بە بەستنی کڵاو و جامانە بریا خۆشی جلوبەرگی کوردی بپۆشەیە بەڵام دەی گرفت نییە. بابزانین بەستنی جامانە شێوازەکانی چۆنە چەند جۆرێکی بەستن ئەگەر بتوانن بە شێوازێکی ڕاستەوخۆ بۆمان بخەنە ڕوو. قارەمان سڵاو لە بێم کاتت باش بەستنی جامانە چەند جۆری هەیە جۆرەکانی چین باوترینیان چییە ئەبێت تون بێ لەسرە شل بێت جوزانم ئەم کلکەی هات بێتە خوارەوە نەهات بێ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە بەستنی جامانەدا. ئێستا خەڵک بە تایبەتی گەنجان لەگەڵ جلوبەرگی کوردیە ڕویان لەوە کردووە کە جامانیش لەسەر بکەن. بەڵێ ئاری ئەو کاتت باش ئێستا من لە قەیسەری هەولێرم کە بازاڕێکی میلی و کۆنە مێژوێکی کۆنی هەیە دیارە لەم بازاڕ ینی کۆمەڵێک کەلوپەل دەفرۆشێ لە پاڵەوەی کە ینی ئەمڕۆ ڕۆژی جلوبەرگی کوردیە ینی بەشێکی زۆری دوکانەکانی بازاڕی قەیسەری هەم جلوبەرگی کوردی دەفرۆشن هەمیش ئەو پێداویستیە کە لە پوریە کوردیانە دەفرۆشن کە ینی لە کوردەواری خۆمان دەوترێت لەبەر دەکرێتن. ئێستا من لە قەیسەری هەولێر لە شوێنێکم کە بەشی هەرە زۆری جامانە دەفرۆشێ نازم بە زارەکی سلێمانی دەوترێت جامانە لە هەولێر پێی دەوترێت جەمەدانی ئاری ئەوەی دەبیندرێت ینی ئەو خاوەنەکەیەتی ینی بەشی هەرە زۆری ئەو شێوازی بەستانە بەڕاستی من نازانم شێوازی بەستانەکانیان چۆنە بەڵام ئەوەی کە دەبیندرێت ینی جۆر و شێوەی ئەزگار زۆرە ینی بەستانەکانیان ئەگەر ئەمیری هاوکارم ینی دیمەنەکان بگوازێتەوە ئەوی دەبینن ینی بە شێوەی جیازیا بەسراوە کە دانراوە دیارە خۆشی ینی شارەزایەکی ئێزگار باشی هەیە لەوەی کە شێوازەکانی بەستانی لەگەڵ ئەوەی کەوا خەڵکێکی زۆر بۆ کڕینش سەردانی دەکەن لە هەماکاتدا خەڵکێکی شێ ڕێگە بێرە دەکەوێت ئاری جەمانەی بۆ دەبەست یاخود باشە مەری قارەمان پرسیارێکی ئەوە ینی بۆ نمونە بەپێی شارەکان بەستنەکان جیاوازە ینی کەسێک دێتە لە ئەم بەڕێزە بەپێی شارەکان دەتوانێت جیاوازی بەستنی جامانەکان بکات یان جەمەدانی. بەڵێ ئەو کاتت باش دەبینین ینی بەشی هەرە زۆری ئەو شێوازی بەستانەی جەمەدانی پێدەوترێت زامانەی پێدەوترێت ئەنی شێوازەکانیان چۆنە بە شێوەیەکە ئەگەر بکرێ ئەنی شێوەیەشمان لە بۆ بەستی بە شێوەیەکی مەیدانی. سەرەتا بەخێرهاتنتان دەکەم ڕۆژی جلی کوردیتان پیرۆز دەکەم زۆر بەخێر بێن سەر هەردوو چاوم بەڕاستی ئەو سارەکە دەتوانم برێم وەکو ساڵانی تر نییە خەڵکێک هەیە ینی زیاتر ڕووی لە جلکی کوردی و کراو زامانە کردیا لەخوای بە زیادوی زۆر باشە تا ڕادەیەک ئەلحەمدوللا. ئەوەی کە دەبیندرێت ینی دانراوە شێوازەکانیان زیازیە ینی ئێستا گە بە نمونە ئەو زامانەیە وەربگرین یاخود ئەو جەمەدانی وەربگرین ینی ئەوە شێوازەکەی چیە بۆ شارەکانیش جیاوازی دەکرێت یاخود عشیرەتەکان بەپێی بەستن و شێوازی بەستانەکانیان بەخۆی جیاوازیەک هەیە بەڵام ئێستا خۆشبەختانە خەڵک باوەڕ بکەن لە منتیقەی گرمیانی دێن دەرێن کا بەختیار وەکو خۆتمان لۆ بەسە چکە من دەتوانم برێم چارێکە سەدەیەکە ئەویشە دەکەم 29 سارە ئەویشە دەکەم یعنی خۆشبەختانە هەر هەموو بابەتەکان لەخوای بە زیادەوە دەزانم ببەستم بەڵام مەسلەی بەستینەکە
خەڵکەکە مەسەلەن ئەوەی خۆم خەچی هەولێرە دەبەستن بەڵام خەڵکە لە منتقەی گەرمیان هاتیە گوتی ئەو هەم لۆ بەستە خەڵکە لە منتقەی چۆمانی هاتیە لای باڵەکەتی گوتی ئەو هەم لۆ بەستە باو بەڕێزە ئەگەر بتوانین بەپێی ناوچەکان فۆلکلۆر یا موچی ڕەسەنایەتیە یعنی ئەوە نییە برێ شوێنێک لەو شوێنەچکە لەسەرینەکە لەخوای بە زیادی جوانیەکە وەی کردیا هەموو شوێنەکان ڕاستە ینی بەشی هەرە زۆریان شێوەیان جیاوازە دەبینین ئەوە ینی سێخەتی هەیە دەوترێت ینی شۆڕ نەبووەوە بڵێ ئەوە شێوەیەکە ینی شێوەی تر دەبینین لێکوانە ئەگە بکرێت ینی قارەمان دەتوانین لەسەری خۆی بیبینین ئەمانە لەسەری خۆی بیبینین چارخەتی پێدەرێن بەڵێ دەتوانی لەسەری بکەی ینی بە شێوەیەکی جوانتر ئەگە دیار بێت ینی ئەوە شێوەیەکە کە لەسەری دەکەیتەوە ئەوە یەک لە شێوازەکانی باڵەکایەت بابرێن منتیقەی باڵەکایەتی لەسەر دەکەن بەس یەک لە شێوازەکان برادۆستی زۆر مەرەقیانە بەڵام باڵەکایەتیش دیتیتم کابرا پێی جوان بۆ و لەسەری کردیە زۆر شتەچی جوانە ئەوە دوو جەمەدانی پێدەرن کە چارخەتی پێدەرن بەڕاستی بڵێ شێوازی ئەو منتیقانە شێوازمان گەلەگەلە زۆرە لەوانەیە نەتوانم مەسەرەن بەو چەند دقەیەکە لەگەڵ جەنابتانم بینەرەکانتان زیاتر ئەوە بکەم ئەوە یەک لە شێوازەکانە ئەوە شێوازی منتیقەی ڕانیە و قەڵاتزەیە یعنی زۆر شتێکی جوانە زۆر ینی خەڵکی ئەو منتیقەی زۆر دێن دەبن لە کنەمن بە شێوەی ڕەنگەکانیشیان زیایە خەڵکی زیاتر ئێمە حەزمان لێە مەسەرەن سبی بیتن زیاتر پێ لە سبی بیتن بەڵام خەڵکی منتیقەی ڕانیەی حەزیان لێ وەسەد بی نە زۆر سبی بی نە زۆر ڕەشبی منتیقەی گەرمیان بابرێن سلێمانی و ئەو سەمسەماڵ و ئەو ناوە حەزیان لێ دائیمەن جەمەدانیەکانیان پێ لە ڕەشی بیتن هەروەکو پێشکەشکارەکەتان ئەوەی کە بەرنامەی ئەوە دەکات تازە لە ئەوە نیت کاگالی سلااوڕێزمێ لە بۆی دیاربوو جەمەدانێکی سپی بەستی بوو ئیدی هیوای سەرکەوتنی لۆ دەخوازم زۆر سپاس کاک بەختیاری ینی ئەو جەمەدانیمان بۆ بەستی بەس شێوەیەک ینی ئەو شێوازەکانی کە بەستانی شێوازی هەولێر هەیە ینی تۆزەشی دێتە خوارەوە ینی بەڵێ تیلاش پێ دەوترێتن ینی کراوەکانیش جیاوازن ینی بەستانی شەوە یاخود ئێستا لە بۆ مەسلەی ئەو کراوە لە شاری مەریوان دروست دەکرێتن کراوەشی زۆر جوانە بەڕاستی ئێستا ئەمە لۆ ئێتیمامەکی زۆر بەو کراوەی دەدەین لەبەر ئەوەی بڕک ڕقا خەڵکی مەمانەش ماشەڵا تا ڕادەیەک نازانن جەمەدانیشتووە وەکو پێویست ببەستن ئەو جامە هەرەستین چ دەکەین ئەو کراوە ڕقەی دێنین لۆ خاتری ئەوەی ئیسپادەی لێ بکاتن پیاو هەیە وەکو ئاسانکاری پیاو هەیە بە 3 مانگ بە 4 مانگ هەتا 6 مانجی تێک نەچوە لەکنی ئەوەیە هۆکارەکەی شێوازەی کە دەیبەستی ینی ئەوەی کە ئاری دیارە کاک بەختیار یەکێکە لەوانەیە کە وەک باسی کرد زیاتر لە 20 ساڵ دەبێتن 29 ساڵە ینی ئەو کارە دەکاتن ئەوە شێوازێکە لە شێوازەکانی بەستانی هەولێر دەشتی هەولێر جیاوازی هەیە لەگەڵەوەی کە نازم منتیقەی لای کەندێناوە پێ دەوترێت ینی بەشێک لە خۆشەویش هەولێر حسابە کە دەرێن کەندێناوە هەولێر حسابە بەڕاستی بەڵێ کە تیلاچیش دەبەستن منتقەی دەشتی شەمامک و قەراز و کەندێناوە ئەو منتیقا زۆر حەزیان لێ ئەوها ببەستن منتیقەی خۆشناوەتی زیاتر حەزیان لەوەی نییە حەزیان لەو ڕیشەیە ئەو منتیقا ئەوە زیاتر کەندێناوە بابرێن خۆشناوەتی حەزیان لێە شێوازی بەستایەکان ینی شێوازی بەستیانە وەڵی وەچوێن نییە ئەویش دەبەستی باش بەسم زانی ئاریە قارەمان دەمیست بزانم ینی قارەمان دەمیست پرسیاری ئەوەش بکەم ینی تا ئەو لە دیمەنەکاندا دەبینین چۆن بە شێوازێکی زۆر شارەزایانە مەراقە پیاوە بە تەمەنەکانیان پێیان جوانە بەڕاستی بەڵێ شێوازی گونجاندنی جامانیش لەگەڵ پشتێن چۆنە قارەمانەگەرە پرسیارەشی لێ بکەی باش بەڵێ ینی دوو پرسیارمان هەیە ئێستا ینی پرسیارێک ئەوەیە کە ینی هەندێک لە گەنجان یاخود بەشێک لەوانەیە کە جەمەدانی دەبەستن یاخود زامانە دەبەستن کڵاو نابەستن لەگەڵی ئەنی هۆکارە بۆ تێکچوونی یاخود شێواز ڕاوەستانەکان جواتر دەبێت ئەگەر کڵاو بەستن یاخود بێگومان چۆن جچی کوردی پشتێن لەگەری جوانە کامە لە هەولێر بە زاراوەی خۆمان پێ دەنێن پشتێن بەڕاستی جەمەدانیش بەبێ کرا و وڵی جوان نییە یعنی هۆکارە کاتیە بەڵام ئێستاکانە وەکو ئاماژەم پێکرێستا ئەو کرا و جەمەدانێکە ئەمن لە سەری خۆم لۆ خەرشی دەتوانم برێم سەتا ینی پەنجای ئەو کەسانەی کە دێن کرا و جەمەدانی لەکنە من دەکڕن
ئەم لۆیان دەبەستمەوە کە لۆشیان دەبەستمەوە لێیان تێک ناچی کاکە یعنی 3 مانگ 4 مانگ 6 مانگ لەکنی دەمینێتن تێک ناچی هۆکارەکەی چییە یعنی جوانی شێوازەکەی بوویتە هۆکاری ئەوەی کە سەرنجڕاژیشە دێتن ڕۆژانە باوەڕ بکەیسە لە سبێنەوە دەتوانم برم دەدەقەدانە نیشتیمە یعنی لۆ خەڵک دەبەستمەوە خەڵک ئەوەیە پێشتر لی کڕیمە هاتێ لی تێکچووە یان شتیتی لۆی دەبەستمەوە ئەوەیە هۆکارەکەی ینی دەبیندرێتن یان ئێستا جیالەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە بەڵام ینی شێوازەکانی ئێستا ئەگەر زمانەیەک بەسی لەگەڵ پشتێنەکەت ئەنی مەرزە تەنسیق بێت یاخۆت هاوشێوەی یەک بێتن بەخوا خۆی لە خۆیدا زۆر جارەیە باز دەکەین ینی تەنسیق زۆر مهمە تو مەسەلەن ئێستا قاتەچی کوردی دەکڕی کا من وەکو زمانە فرۆشک چکە من ناتوانم برم وەکو ئەوەی قات بەس وەکو جەمەدانی فرۆشک ئێستا من دەزانمە تو چ لێ دێتن هەر لەبەر ئەو هۆکارش دەبینی کە کابرا دێتن یەکسەر پێی دەرەندرم کاکە تو ئەو نوع لێ دێتن ئەو جا تو ئەگە بەجێ منت کرد ئەوە قانزاز دەکەی و خەڵک پێت دەرێ بەڕاستی جوانە ئەگە بەجێ منیش نەکەی ئەوە هەموو دوکانەکەیە چی دەوێت و خۆت بەدری خۆت دەبیت ینی خەڵکە کێ ینی لە پارێزگاکانی تر دێ بەتابەت لە پارێزگای سلێمانی شێوازی بەستانەکانیان چۆنە شێوازی بەستینی پارێزگای سلێمانی شێوازەکە بەشێوەیەکی مەیدانی بیتن بەستینەوە ئاری ئەوە یەکێکە لەو شێوازانەی کە خەڵکی سلێمانی دەیبەستن کاوەختیار سڵاو ڕێزی هەیە کە دەڵە شاری سلێمانی شارە جوانەکەی دیارە ئەنی ڕۆژانە خەڵکێکیش دێن ینی لەو پارێزگا دێن دیارە ینی ئەوە خۆشی باسی کرد ئاری ینی نزیکەی 29 ساڵ 30 ساڵ دەبێتنەوە کارە دەکات جیا لە فرۆشتن ینی بۆ خەڵکیش دەبەستن ئەو شێوازەی کە دەیبەستی شێوازی سلێمانیە یاخود بەشێک لەو هاوڵاتیانەی کە جلی کوردی لەبەر دەکەن لە پارێزگای سلێمانی بەو شێوازە دەبەستن وەک دیارە کاک وەختارەکە باز بکە ینی ئەوە شێوازێکی بێدەوت بێت ئەوە شێوازی منتیقەی باورێن سلێمانیە بە شێوەیەکی گشتی دۆڵی زافایەتی منتیقەی گەرمیان ئەو منتیقانە زۆر حەزیان لەو نەوع جەمەدانیە لەبەر چ لەبەر ئەوەی بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد خەڵکی هەولێر حەزمان لێ سپی بیتن منتیقەی وێندەرە حەزیان لێ ڕەش بیتن هەر ئەوەیەش کە دەبینین لەسەری هەر کەسەشی ببینین دەزانین بێگومان ئەوە خەرشی ئەو دەبەرە خۆشەویستەیە مەرزە ئەوەی جلی کوردی لەبەر بێ جەمەدانی و کڵاو بەستە یاخۆت خۆی لە خۆیدا ئەگە بمانەوێت کوردانە دەرکەوین بەڵێ مەرجە لەبەر ئەوەی بەڕاستی زرچی کوردی کڵاو جەمەدانی تاواکەری یەکم لە ڕاستیدا ئەتوو کە قاتەکی جوانە لای خەیات بەڕادانداوە دەکرێت کراو جەمەدانێکی جوانیشی لەگە بەسیل و خاترەوەی بەڕاستی کوردانەتر بە دیارکەوی بەختیار ئەگەر باز بکەی ینی بەستنی پشتێن پشتێنش دەبەستن شێوازەکانی یاخود شارەزایتان هەیە ئەمن بەخۆم لە خوای بە زیادبی ئەوە لۆ هەشدە ساری دەچیتن هەروازم لە پانتۆڕی هینایە و نەبی برەی قەنەعاتم پێ نەبی بەڵام بە حکمی ئیشەکەم و خۆشویستنی ئیشەکەم ینی شێوازی بەستانەکانیان خەڵک شارەزاییم هەیە ینی دەتوانم مەسەن هەموو نەوعەکان بەستم بەڵام ئەگە بتەوێت ئاسانترین شێوە ئەو شێوەیەکە ئێستا من بخۆم بەکاری دێن وەڵا لە کۆرخۆکردنەوە نییە شەکی ناسک و جوانە بەڕاستی ئەگەر ناکاتی خۆی ئەمن کاتی خۆی بەڕاستی بابم لە سەردەمی شاخ لەوانەیە بە شێوەیەک باوەڕ بکە 12 مەتری هەبوو بەڵام ئێستا گەنجی ئێستا کە بەڕاستی ئەمە لە 5 مەتر 6 مەتری زیاتر بەکار ناین ئەو کاتی کە 12 مەترشیان بەکاری نایە تاان گرێگرێ بووە تونند و تۆرتر بووە لەوانەیە مەسەرەن چوستر بووی بەڕاستی بە هەموو شێوەیەک چالاکتر بووە ینی خەڵکی خەڵکی بیانی بێ سەردانت بکات بێگومان هەت تازە پێش ژۆی جەنابتان بێن کابرا بیانی بوو لەگەری هاتبوو خەرکەی هەولێرێ بوو لەگەری هاتبوو ئوردنی بوو ڕۆژانە ئەمریکی دێن ئەڵمانی دێن بەڕیتانی دێن فەڕەنسی دێن یعنی هەموو ئەوەکان دێنەکەمان بەری حرەبیش دێن ینی ڕۆژانە باوەڕ بکە زۆر جاریوەیە مەسەرەن دەتوانم برێم 5 مشتری 6 مشتری هەر حرەبە دێتن کراو جەمەداری پێ جوانە و قاتی کوردی کڕێ و دەرێ کاکە بەو شێوازە لۆم بەسە لۆی دەبەست کاک ئەمیرەگەر ئاری ینی لەگەڵ زمانە یاخود جەمەدانی ینی دەمامچیش هەیە ینی کە لە ئێستادا سەردەمی کۆڕۆنا یاخود خەڵک ماسک دەبەستێ ینی بە هەمان شێوە ئاری ینی تەنسیقات هەیە لە نێوان ئەو جەمەدانێکی دەیبەستی لەگەڵ ئەو ماسکەی کە بەکاری دەهێنی کە وەک خۆپارێزیەک بۆ ڤایرۆسی کۆڕۆنا دیارە کاک بەختیاریش باسی کرد کە شێوازی بەستانەکانی ئێزگار زۆرە ینی بەپێی ناوچەکان دەگۆڕێ یاخود شێوازی بەستان و
تەنانەت ڕەنگەکانیشی کاریگەری هەیە کاک بەختیار دەست چاوت خۆشبی زۆر سپاس دەکەین لە کاتماگرتی بەڵێ کاگە ئاری ئەوەی کە بەختیار باسی کرد کە ینی نزیکەی بۆ 30 ساڵ دەبێت ئەم کارە دەکاتن کە بەشی هەرە زۆری ئەو خەڵکانەی کە لی دەکڕن یاخود بەو شوێنە دادن دەیناسن شێوازی بەستانەکانیان وەک لە دیمەنەکانیشدا دیار بوو شێوازی بەستانەکان جۆرەکانی قارەمان لە پشتی تۆوە هاوڵاتیەک دەبینم جلوبەرجی کوردی لەگەڵە لە بەردایە پرسیارەوەی لێ بکە بڵێ تا چەند مرتە ئاسوودەی بە جلوبەرجی کوردی ئەم ڕۆژی جلوبەرجی کوردیە باش بەڵێ بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵچین ینی تا چەند ینی ئاسوودەی کە جلوبەرجی کوردی لە بەڵدەکەی من لە ساڵی 85 جلی کوردی لە بەردەکەم ڕۆژانە بە جلی کوردی سوڕێمەوە بەردەوامی ئەو کابرا شایدیم لە بۆ دادنێکە ڕۆژانە دێمەکونی بەجی کوردی دەسوڕێمەوە بەستانی جەمەدانەکەشم خێنجکەن ناوە پشتێنەکەشم ئێستا ئەوە 12 مەترە ینی بەختیار کاک بەختیار باسی کرد ینی پێشووتر بە هەمان شێوە ینی ئەم هاوڵاتیش باز دەکاتن ینی شێوازی بەستانی پشتێنیش ینی بەپێی منتیقەکان گۆڕانکاری دەبێت ینی هەر منتیقەیەک بەپێی ئەو جەمەدانیە خۆت ئەو زمانەیە کە دەیبەستێت جیاوازە وەک هاوڵاتیش باسی کرد کە خەڵکی لای منتیقەی کەندێن قەراز و کەندێناوە ینی شێوازی بەستانەکەی دیارە دەرێت 12 مەترە پشتێنەکەی لە هەماکاتدا شێوازی بەستانی جەمەدانەکەشی وەک دیارە ینی منتیقەی دەشتی هەولێرە ئەوەی کە ینی کاک بەختیار باسی کرد و هاوڵاتیش باسی کرد ینی لەبەرکردنی جلوبەرجی کوردی ینی بەشێک لە هاوڵاتیانەی کە لەبەری دەکەن ئاسوودەن هەرچەندە ئەمڕۆ ڕۆژی جلوبەرجی کوردی بوو ینی بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانەی کە لە فەرمانگەکان بوو ینی دەبیندران جلوبەرجی کوردیان لەبەر بوو لە هەماکاتدا لە بازاڕەکانیش دەبیندرا ئەو شوێنەی کە ئێستا من قسەی لە یەکەم بازاری قەیسەری هەولێرە کە یەکێکە لە بازارە کۆن و میلیەکانی هەولێر کە ساڵانێکی زۆرە ئەم بازاڕە هەیە دیارە ئەم شوێنەش کە دەگەڵ یەکێک لە شەقامەکانی ئەم بازارە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات کە وەخۆشی باسی کرد نزیکەی 30 ساڵ دەبێت سەرقاڵی بەستانی جەمەدانیە یاخود زامانەیە یاخود فرۆشتنیەتی ئەو پێداویستیانەی کە بۆ جلوبەرجی کوردی بەکاردەهێنرێت لەم شوێنە دەست دەکەوێت دەست خۆش بە قارەمان سوپاس بۆ ئەو هاوڵاتی خۆشەویستانەی کە قسەیان بۆت کرد لەسەر شێوازی بەستنی جامانەیە ئەنجەمەدانی کوردی باسی لە جۆرەکانی کرد لەگەڵ کڵاو بۆ شێوازە جوانە دەست و پلێکی هەیە کە بێگومان وەکو خۆی دەیوت پیاو هەیە 6 مانگ جامانەکەی عنی لێ نابێتەوە ئەوەی منیش ئێستا بوردەوەردەشل بۆتەوە لەبەرەوەی ئێستا لەم ڕاستەوخۆیەوە بۆم دەرکەوت کە کڵاو چەندە کاریگەری هەیە لەسەر شل نەبوونەوەی بەستنی جامانێ بە هیواین گەنجانی ئێمە هەر ئەمڕۆ نەبێتە هۆکارێک بۆ لە بەرکردنی پۆشاکی کوردی بەڵکو هەموو بۆنە و یاد و ڕۆژێک بتوانین ئێمە بەم ناسنامەی خۆمانەوە زیاتر خۆمان بە دنیای دەرەوە بناسێنین.